کورد و تورکمان لوان دەڤەران تووشی تاوانên dijwar dibin û dijminekî hevpişk me heye ku ew jî rêxirawa Daeş ya tîrorîstiya û pêkulên nehêlana me û demokrasiyetê dikin û divêt em hemî pêkulan bikein ku kêşeyên xwe nehêlin û çareser bikein. Birêya danûstandina berdewam di gel êkdû û hemî van deveran kar bikein bû nehêlana tund û tijiyê û zulma çekdarên Daeş. Careka dî supasiya birayên xwe li serkirdayetiya êketî Niştimanî Kurdistan dikim bû vê çavpêketinê û vê kombûna giring di navbera me de û hêvî dikein sehkêne çareseriyeka guncayî û ketwarî û peyvekê bideyne cemarê xwe yê Turkman ku Kurd li demê rejêma borî dostên me ne û her wesa piştevanî û harîkariya me kiriye. Lewra divêt em hemî kar bikein û nehêlin zordarî û zilim li ser me û hemî gelê Kurd hebîtin. ئێمە لەگەڵ برایانی تورکمان زۆر دەمان بەستێتەوە تاریخ دەمان بەستێتەوە و هەروەها ئێمە جۆغرافیەیەکی هاوبیئەیەکی هاوبەشمان هەیە و ئێمە مێژوێکی هاوبەشمان هەیە کە دەتوانم بڵێم بە درێژایی چەندین سەدا ئێمە خەبەتمان کردووە لە پێناو مانەوەی ئەم هەرێمە بەگشتی. لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش تورکمان و کورد هەمیشە ناخۆشیان هەبووە هەمیشە کێشیان هەبووە لەگە سیاسەتی تعریب. نە تورکمان دەسەڵات بووە سیاسەتی تەتریک بە تورککردن فەرزکە، نە کورد ئەوەندە دەسەڵاتی هەبووە کە سیاسەتی بە کوردکردن فەرزکە، بەڵکو حکوومەتی مەرکەزی بە پێی چوارچێوەیەکی سیاسیدا ڕێژرا و سیاسەتی تعریبی بەسەر تورکمان و بەسەر کورد و بەسەر مەسیحیەکان بە زۆر فەرز کردووە و ڕای گواستون زەویەکانیان داگیر کردووە. ئێمە تورکمان بە یەکەوە لە سەنگەرێکی لە بەرگریکردن لە چارەسەرکردنی کێشەکان، لە بەرگریکردن لە ئینسان لە دژی ڕێکخراوە تێرۆریستیە دژ بە بەشەریەتەکەی داعش و بڕیاری ئەومان داوە کە باش سوود لە هەموو ئەو چەکانە وەرگین کە لایەن کۆمەلگای نێونەتەوەی سوود لەو پشتیوانە نەوەرگین کە لای کۆمەلگای نێونەتەوەی بە ئێمە دەدرێت.